بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستانی ئازیز و خۆشەویست، پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکە، خوای پەروەردگار ئیخلاس و سەوابمان پێ ببەخشێت. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت فەرموودەیەکی تری پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە پەرتووکی الأربعین النەوەویە. ڕەحمەتی خوا لە دانەرەکەی بێ کە ئیمامی نەوەویە و ڕەحمەتی خوا لە هەموو زانایانی ئەم ئومەتە بێت. لە دەرسی پێشوو ئاخر فەرموودەمان وەرگرت، فەرموودەی 36 بوو، 37 بوو. دەربارەی چی بوو؟ حەسەنات و سەیئات کە ئیبنی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەیگەڕێتەوە بۆمان کە حەدیثێکی قودسی بوو. ئەمڕۆژ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت فەرموودەی 38 کە ئەبوو هورەیرە ئیگەڕێتەوە بۆمان. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله تعالى قال من عادى لي وليا فقد آذنته بالحرب وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها ولئن سألني لأعطينه ولئن استعاذني لأعيذنه وما ترددت عن شيء أنا فاعله ترددي عن نفس المؤمن يكره الموت وأنا أكره مساءة. رواه البخاري. مامۆستانی ئازیز و خۆشەویست، ئەم فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەبوو هورەیرە گێڕێتەوە بۆمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، طبعاً حەدیثێکی قودسیە. ئەگەر تەماشا بکەین، الله سبحانه وتعالى حرامی کردووەکەوە ئینسانی موسڵمان ئەزیەتی ئیماندار بدات، یان هەر مرۆڤێک ئەزیەتی ئیماندارێک بدات بە ناحەق، و وعدیشی داوە ئەو کەسەی کەوا زوڵم و ستەم دەکات خوای پەروەردگار تۆڵەی لێ دەسێنێتەوە، چ لە دنیا بێ و چ لە ئاخیرەتش بێ. ئەوە شتێکی مەلموسە، بینراوە. چەنەها کە زاڵم و ستەمکار بووە، خوای گەورە تۆڵەی لەم دنیای لێی سەندوتەوە و قوڕ بەسەریشی کەوا لەسەر ئەو زوڵم و ستەمە مردووە، لە ڕۆژی قیامەتشا چی عەزابێکی بۆ دانراوە. اینجا بۆیە ئینسان تا بۆی ئەکرێت کەوا زوڵم و ستەم نەکات، ئەزیەتی ئیمانداران نەدات. چ جای ئەو کەسە کێ بێت؟ وەلی خوا بێت. ئەگەر تەماشای ئەم فەرموودە قودسیە بکەین، إن الله تعالى قال من عادى لي وليا. کێیە وەلی؟ بە کێ دەوترێ وەلی؟ الذين آمنوا، يعني واتا مەرجی یەکەم چییە؟ ئیمانە، دوای ئەوەش وكانوا يتقون، يعني ئیماندارێکی متقی، واتا ئیماندارێک کەوا دائیمەن چییە؟ لە تاعەتی الله سبحانه وتعالى، چ ئەوانەی کە فەرزەکان دەکات و هەروەها سونەتەکانیش دەکات، ئەوە پێی دەوترێ وەلی، پێی دەوترێ وەلی. اینجا ئەوە پێناسەی وەلیە. ئەو دوو مەرجەی تیا بێت، هەر ئیماندارێک ئەو دوو مەرجەی تیا بێت، ئیمانێکی حەقیقی کە چەسپاو بێت لە دڵە، و ئەو ئیمانش ئاثارەکەی چییە؟ تەقوایە، عەمەلی ساڵحە. ئەگەر ئەوەی کرد ئەو کەسە وەلیە. باشە ئەگەر هاتوو کەسێک بێ عەزیەتی ئەم وەلیەی خوا بدات، ئەم ئیماندارە متەقیە بدات، ئەمە چی ئەگەیەنێ؟
ئەمە ئەوە ئەگەێنێ کە ئەڵڵا سوبحانەوە تەعالە دەکەوێتە جەنگەوە ئەو کەسەی کەوا زوڵم و ستەم و عەزیەتی ئیماندار دەدا لەگەڵ کێ جەنگ دەکات لەگەڵ ئەڵڵا سوبحانەوە تەعالە. بۆیە دەفەرمێ فەقەد ئاذەنته بالحەرب، ئەو کەسەی خۆشی بە چەندێک بە دەسەڵات بزانێ، حیمایی هەبێ، قوواتی هەبێ، سەربازی هەبێ، سوپای هەبێ، یان هەر توانایەکی هەبێ کە کاتێک ئەکەوێتە جەنگەوە لەگەڵ ئەڵڵا دەرەنجامەکەی چییە؟ شتەکە دیارە. یعنی ئێستا بۆ نمونە ئەوەی کە توغیانی کرد کە لە قورئانە بۆمان باس کراوە بە ئاشکرایی، کێ بوو زۆر یعنی خۆی بە شت ئەزانی؟ فیرعون. چی دەفەرموو؟ چی ئەوت؟ ئەنا ڕەبکم الئەعلا، دەیوت هیچ ئیلاهێکی تر نییە غەیری من، واتە بەس من شایەنی ئەوەم کەوا بمپەرستن، لێم بترسن، ئیطاعەم بکەن. ئەیکوان مەسیری فیرعون چی بەسەر هات؟ هەتا ڕۆژی قیامەت بووە پند و عیبرەت. هەر دەسەڵاتێکی تر، هەر کەسێکی تر عەزیەتی وەلی خوای پەروەردگاردا کە ئەکەوێتە جەنگەوە لەگەڵ ئەڵڵا سوبحانەوە تەعالە فەقەد ئاذەنته بالحەرب، خوای گەورە ئیعلانی شەڕ دەکات لەگەڵ ئەو کەسە، دەرەنجامەکەی ئەو کەسە دۆڕانە، فەوتانە، لە ناوچوونە، ئەگەر چیش دوا بکەوێت، ئەگەر چیش دوا بکەوێت. ئەمە بڕگەیەکی ئەم فەرموودەیە. بڕگەیەکی تر بزانین ئینسانی موسڵمان، ئینسانی وەلی، ئینسانی ئیماندار بەچی نزیک دەبێتەوە لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە. وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه. يعني أميك الله سبحانه وتعالى فرزي كردووە لەسەرمان، واجبی کردووە لەسەرمان کە ئینسان ئەنجامی دەدات، جێبەجێی دەکات، بەمانە چی لێ دێ ئەو ئینسانە؟ نزیک دەبێتەوە لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە. ئەمەش بەڵگەی لەسەر ئەوەی مامۆسان بە کردەوەی چاکە ئینسانی موسڵمان نزیک ئەبێتەوە لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە. ئەمەش بڕگەیەکی تر. بڕگەیەکی تر ولا يزال عبدي، لا يزال ئەم وشەیە چییە؟ بۆ بەردەوامیە، بۆ ئیستیمرارە. ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل. نوافل چی ئەگرێتەوە؟ سنەتەکان دەگرێتەوە، سنەتەکان دەگرێتەوە. بەهۆی ئەم سنەتانەوە و ئەنجامدانی ئەم سنەتانە ئەم عەبدە چی ئەبێت؟ نزیک ئەبێتەوە لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە، زیاتر نزیک دەبێتەوە، چونکە واجباتی کردووە، فەرزەکانی کردووە، دێت ئینجا لە ڕێگەی ئەنجامدانی سنەتەکانەوە نزیکتر دەبێتەوە لە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە. دەرەنجامەکەی چییە؟ هەتا ئەگاتە ئەو ڕادەیەی کەوا ئەڵڵا خۆشی بوێ. ئەڵڵاهو ئەکبەر. چەند خۆشە عەبد بگاتە ئەو ڕادەی کە ئەڵڵا خۆشی بوێ. ئێستا ئینسانێک سێرەکەی خاستەنەوە لەناو گەنجەکانە هەوڵ دەدات، یعنی زۆر شت بکە بۆ ئەوەی بەرامبەرەکەی خۆشی بوێ، زۆر محاولە دەکات. خوا پەناماندان دێجار هەیە گەنجەیە سێرەکەی لە دینەکەش دەرەچێ بەس بۆ ئەوەی ئافرەتەکەی بەرامبەری خۆشی بوێ. یعنی ئەوەندە هەوڵ دەدا، ئەوەندە مشتاقە بۆی، ئەوەندە چۆتە ناو عیشق و ئەوانەوە. دەی ئینسانی موسڵمان ئیماندار لەم ڕێگەیەوە ئەگەر بێت و ئەم ئیشانە بکات، ئەوە خوای پەروەردگار ئەو عەبدەی خۆش دەوێت. حتى أحبه، هەتا ئەو کاتەی کەوا من خۆشم دەوێت. ئەی باشە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە عەبدێکی خۆش بوێت چییە بێ؟ ئەوە دەرەنجامەکەیە. فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ورجله التي يمشي بها. ئەمە مانای ئەوەیەک بە ظاهیرەکەی وەری نەگرین، نە، مانای ئەوەیە کەوا ئەڵڵا سوبحانەهو وتەعالە ئەم ئەندامانی کەوا باس کراوە لەم حەدیسە
خوای پەروەردگار بەرەکەتی تێدەکا، حفزیان دەکا و هەروەها مۆفەقشیان دەکات. باسی چی دەکات؟ باسی بیستن دەکات. یعنی گوێی لە شتێک نابێت کەوا الله سبحانه وتعالى تووڕە بکات. الله سبحانه وتعالى ئەو عەبدەی کەوا خۆشی دەوێت مۆفەقی دەکات، تەسدیدی دەکات، ڕێگریەک دانات کەوا ئەو شتانە گوێ لەو شتانە نەگرێت کەوا حرامە، کە الله سبحانه وتعالى پێی ناخۆشە. هەروەها بینینەکەشی خوای گەورە مۆفەقی دەکات سێرکە و عەبدە دەیبینێت، یعنی لەبەر ئەوەی کە فەرزەکانی بە جوانی کردووە، جێبەجێی کردووە و سونەتەکانیش دەکات، نوێژە سونەتەکان دەکات، ڕۆژی سونەت دەگرێ، شەو نوێژ دەکات، سەدەقە دەکات، ئەم کارانە چاکانە دەکات هەتا گاتە ئەو مەرتەبەی کە الله سبحانه وتعالى خۆشی بوێت، ئیتر ئەو چاوە حرام نابینێ. ئازیزەکانم، خوای گەورە مۆفەقی دەکات کەوا هەر ویستیشی حرامێک ببینێت سێرەکەی ترسی الله سبحانه وتعالى ئەمرێک فەرمانێک لە سوڵتان و حاکم و پاشا لەناو جەسەدیەوە لاشەیەوە ئیشارەتێکی بۆ دێڵێ چاوت لابە. سبحان الله، ئەو مەرتەبەیە، ئەو مەرتەبەی وەلیە. ئەوەش بە مجاهدە دەبێ، ئەوەش بە چییە؟ بە کردەوەی چاکە و ئەنجامدانی سونەتەکان دەبێت. و هەروەها بە نسبەت دەستی ئەو نەفەرە ئەو عەبدە و هەروەها پێی یعنی بەرەو حرام ناڕوا، بەرەو مەعسیەت ناڕوا، بەرەو مەعسیەت ناڕوات. مەزیەیەکی تر، خەڵاتێکی تر، ئەمە هەمووی ڕەحمەت و فەزلی الله سبحانه وتعالى لەگەڵ ئەو عەبدە دەیکات، لەگەڵ ئەو وەلیە دەیکات. وەلئین سەئەلەنی لەئوعطیەنە، یعنی هەر داوایەک بکە خوای پەروەردگار بۆی جێبەجێ دەکات، وەلەو بەعدە حین. ئەو داواکردنش معلومی جەنابتانە مامۆسایان نابێ ئینسانی موسڵمان یان هەر کەسێکەوە داوا دەکات لە بابی چیەوە بێت؟ تاقیکردنەوە. بڵێ وەڵام من ئەڵڵا تاقی دەکەمەوە، بزانە دەمداتێ؟ نابێ. نه، ئینسان کە داوا دەکا یەقینی هەبێ، ئەگەر دواش کەوێت ئیواش هەبووە سبحان الله کە داوایان لە پیاوچاکێک کردووە، لە زانایە کردووە کە دوعامان بۆ بکە، توێتی خۆت دوعا بکە، بەڵام لەگەڵ ئەوەشە دوعای بۆی کردووە بەنهێنی ئەڵێ کە کاتێک کابرا ڕۆشتوتەوە بۆ نمونە نەخۆشێکی بووە یان شتێکی بووە، سێرەکە الله سبحانه وتعالى بەهۆی دوعای ئەو کابرا چاکەوە خوای گەورە استیجابەی کردووە، ئەو نەخۆشی بۆ نمونە چاک بووتەوە، یان ئەو ئیشەی بۆ جێبەجێ کراوە. جا ئینسان یەکەم جار خۆی پێش ئەوەی داوا بکات لە مسلمانان یەکەم جار خۆی دوعا بکات. فإني قريب، الله سبحانه وتعالى خوي دفرمي قريبة. وإذا سألك عبادي عني فإني قريب، يعني زۆر زۆر نزیکە تۆ هیچ واستەیەک لە نێوان خۆت و خوادانە نی. جا بۆیە ئەو بابەش ئەوە ناگرێت کە وایسا ئینسانێکەوە پێی وترا وەلیە ظاهرەن ئیتر سونەتەکان تەطبیق دەکات، لە خوا ترسە، متەقیە، ئیماندارە، معنای ئەوە نییە کەریتر ئەو کابرا ببێتە جێی ئەوەی کە لە جیاتی ئەوەی ئینسان داوا بکات لە خوا بڕا داوا لەو وەلیە بکات، بەس ئیتر تەو بڵێت تەوا هەموو پشت و پەنای بە وەلیەکە بێ، نابێت. ئەبێ ئینسان خۆی داوا لە خوای پەروەردگار بکات. ئەگەر لە بابی ئەوەشەوەکەوە ئەو پیاوە هەروەکو باوە ئێمەسەر برایەک دەچێت بۆ حەج دەڕوا بۆ شوێنێک سەفەرێک دەکاڵێ لە بیرم نەکەی دوعای خێرم بۆ بکە، ئەمە دوعای خێر دەکا، مانای ئەوە نییە کەەوە تۆ هەموو بڵین ئومێدێکت بەو کابرا بێیتر تەواو نە. ئەجا بۆیە لە بڕگەیەکی ترە وەلئین ئیستەعاذەنی لەئوعیذەنە، ئەگەر داوای پارێزگاری بکات، داوای ئەوە بکات کەوا پەنا بگرێت بە الله سبحانه وتعالى لە شتێک، لە شتی خراپ، ئەوە چییە؟ الله سبحانه وتعالى پەنای دەدات، پەنای دەدات.
يعني سێ بۆ نمونە لە کۆتایی سوورەتەکانی بڵین قورئان مەعوذەتەینە، ئێوە پەناگرتنە بە ئەڵڵا لەو شتانە. ئینسان ئەگەر پەنا بگاتە ئەو مەرتەبە پەنا بگرێت لە شتێک کەوا خراپە، ئەوە چییە؟ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا یارمەتی دەدات، پەنای دەدات. اینجا ئەم حەدیسە بەڕاستی فەوائیدی زۆر تایە، سوودی زۆر تایە، دەچینە سەر هەندێکیان. لەوانە مامۆستایان ئەو کەسانی کەوا دوژمنایەتی وەلی خوا دەکەن، ئیمانداران دەکەن، عەزیەتیان دەدەن، زوڵم و ستەمیان لێ دەکەن، ئەوە تەبەنەوە حرامە، تاوانێکی زۆر گەورەیە. بەڵام با ئەوەش بزانێکەوە چییە؟ لە حربدایە، لە جەنگدایە لەگەڵ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. اینجا بۆیە ئێمە ڕاستە دڵمان نیگەران دەبێت، زۆر قار و خەفەت دەخۆین ئەوەی کەوا بەسەر مسلمانان دێت لە هەر جێگایەک بێت، زوڵم و ستەمیان لێ دەکرێت، بەڵام دڵنیاین کەوا چییە؟ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا سەریان دەخات. ئەگەر لەم دنیایش بەو شێوازە بگەڕێنەوە تووشی عەزیەت بن، هەتا بگاتە مەرحەلەی کوشتنیان، شەهید بوونیان، ئەوە لە ڕۆژی قیامەتە ئەوان براون. ئەوەی کەوا زوڵم و ستەم دەکات لە دنیاش خوای پەروەردگار تۆڵەی لێ ئەسێنێتەوە، لە ئاخیرەتیشا سزایەک و بڵێن ئەشکنجەیەکی زۆری بۆ ئامادە کراوە. اینجا بۆیە ئەو کەسانەی کەوا وەلی خوان وەکو باسمان کرد مەرجەکانیان ئەوەیە کە الذين آمنوا وكانوا يتقون. ویلایەتی خوای پەروەردگاریش دوو جۆرە، جۆرێکی گشتیە، جۆرێکی تایبەتیە. گشتیەکەی ئەوەیە کەوا ویلایەتی بەسەر هەموو مەخلوقاتەوە هەیە لە ڕووی تەدبیرەوە بەڕێوەبردنیانەوە و هەروەها ئەنجامدانی کارەکانیان. ئەمە عامە بۆ ئیماندارە و کافرە و ئەوەی کەوا چاکە و خراپە هەمووی دەگرێتەوە. بە بەڵگەی چی؟ کە ئەو ئاەتە الله سبحانه وتعالى دەفەرمێ حتى إذا جاء أحدكم الموت توفته رسلنا وهم لا يفرطون ثم ردوا إلى الله مولاهم الحق. يعني أما ولايتي الله سبحانه وتعالى ولايتك قشتيا، ولايتك تايبة وخاصة بو كي أما بو متقي كان بو أو كساني كوا متقين لخواترسن أو أمريكاني خواي پروردگار جێبەجێ دەکەن، ئەوەشی نەهی لێکراوە خۆیان بە دوور دەگرن، وەکو چۆن خواي پەروردگار دەفەرمێ الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور. وهروها فرمي ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون. أمد جوركي ولاية باشا. خالقي تير إثبات الحرابة لله عز وجل. يعني أم جنقاك الله سبحانه وتعالى كلام حديثة باسي دكات آذنت بالحرب. أما جورك أنا وجورك ترشيان شيا أويك الله سبحانه وتعالى باسي دكات بو شيا ربا خوركان فإن لم تفعلوا فأذنوا بحرب من الله ورسوله. وهروها بو شيا بو سزاي أواني كوار ريقرن إنما جزاء الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض ذلك لهم خزي في الدنيا ولهم في الآخرة عذاب عظيم. أما جيقرا يعني أو كساني كوابوش يوازبن الله سبحانه وتعالى محاربيان دكات خالقي تر إثباتي محبتي إخوة بو عبدكاني وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه. إنجا كردوي شاكشيا دبيت ماي أوي كإنسان نزيك ببيتوا لا الله سبحانه وتعالى إنسان براسي هزبو دكات ككاتك فرزكاني بجواني بكات سنتەکانیش تطبیق بکات دەزانێت نزیکە لە الله سبحانه وتعالى. يعني عندي جاری شەیە خوای گەورە پیشانیشی داوە کە دوعای کردووە، خوای گەورە دوعاکەی جێبەجێ کردووە، ئەوەی کە سوئالی کردووە، داوایەکی کردووە، جێبەجێ کردووە، ڕزقێکە خۆشی نازانێت لە کوێ بۆی هاتووە،
یعنی ڕوودا و چیرۆک زۆرە لەو بابەوە. هین تەماشا دەکەی کابرا خۆشی پێویستی بووە بەڵام سیرەکە مقابلەکەی زیاتر پێویستی بووە یارمەتی داوە دوای خۆشی نەیزانێ چۆن ڕزقی بووە هاتووە چۆن بەرەکەت کەوتۆتە ئیش و کاریەوە. ئەوانە بەڕاستی ئینسان بتوانێت تا بۆی دەکرێت بەهۆی کردەوە چاکانەوە نزیک بێتەوە لە خوای پەروەردگار. هەر لەو حەدیسەوەمان بۆ دەردەکەوێتەوە کردەوەکان چییە؟ فەرز و نافیلەن مما افترضته عليه وهروها چی مما تقرب إلي عبدي بالنوافل نوافل يعني أواني كوا فرضا أوانشي كوا نافلا إن جاء أعمال كانوا كردوا كانيش ما وصى مرتبو بلان يعني ببي جنسك جنسي إيشك وهروها ببي جوركشي جیاوازە بۆ نمونە لە جنسە يعني ئەوەی کەوا فەرزە ئەوە خۆشەویستترە لای ئەڵڵا لە نافیلەکان بەڵام نافیلەکانیش ئەبێتە مای چی؟ ئەبێتە مای ئەوەی کە ئینسان نزیک بێتەوە لەخوا هەتا ئەگاتە ئەو ڕادەی کە خوای پەروەردگار خۆشی بوێت. اینجا لە نەوعیشە تەماشا دەکەی بۆ نمونە نوێژ کە پرسیاریان کردووە لە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەربارەی ئەی الأعمال ئەو العملی ئەحەب إلى الله يعني چی کردەوەیەک خۆشەویستترە لای الله سبحانه وتعالى فقال الصلاة على وقتها ئەوە لە جۆری ئیشەکەیە الصلاة على وقتها لە کاتی خۆیە بیکەی. هەروە دلیل لەسەر ئەوەی هاندانەکەوە ئینسان سونەتەکان بکات يعني کەم تەرخەمی نەبێت چونکە ئەو دەستکەوتانەی دەست دەکەوێت بەهۆی چیەوە بەهۆی کردنی سونەتەکانەوە. هەندێک جار ئینسان یان غافڵ دەبێت یان چی دەبێت یان تەمبەڵ دەبێت تەکاسول دەکات تەمبەڵ دەبێت کردەوەکان سونەتەکان ناکە وەکو خۆی نایکە. اینجا ئەڵێ ئەوەی کە ئەم ئەجر و پاداشتێکەوە دانراوە بۆ کردەوەکان بەڕاستی کامن کردەوەیە التي جاءت على وفق الشرع يعني ئەوەی کەوا بە پێی شەرع نەکو زیادە ڕێوی بێ نەکو بچێتە بابی بیدعەوە شتێک داهێنی کەوا لە شەرع ڕووی نەداوە بە ناوی کردەوەی چاکەوە اینجا بۆ نمونە سێرەکەی تەماشای هەر نوێژش بکەین مامۆستایان هەموو نوێژێک تەنها عن الفحشاء والمنكر ئەوەی کە لە واقعی بینین خۆی ئەسڵ وایە ئەو نوێژە ڕێگریت لێ بکەوانە ببێتە مای ئەوەی کەوا ئینسان نزیکی فەحشا و منکەر نەکەوێت بەڵام تەماشا دەکەی خوا پەنامامدا ئەو نوێژە سەرکەی و نوێژە نییە کە خوای گەورە دەیەوێت نوێژەکات سەڵی وانتە ماشی یعنی یارۆ بەڕێیکە ئەو نوێژە نییە کە ئیقامەی تیابی و ئەدائی تیابی و ئەوەی کە خوای پەروەردگار دەیەوێت بەڵام ئەوەی کە سەرکەی مخالەفە دەکات یعنی بڵێن کەم تەرخەمە حتا بگرە ممکنە نوێژی شەکاو چییە عەزیەتی موسڵمانیش دەدا عەزیەتی وەلی خوش دەدا ئەڵێ نوێژی شەکەم ممکنە بچێتە سەر کەعبەش ممکنە حەجیش بکە ممکنە خێر و خێراتیش بکە بخۆ ئەوانە لەبەرەوەی سێرەکەی کردەوەکان بەو شێوازە نییە کە خوای گەورە دەیەوێ تووشی ڕیا بووە تووشی بەسەوەی کە بەس بۆ یعنی ڕووپامایی بیکات یان شتێک بکە ئەو عیباداتانە نییە جا بۆیە ئەوەی کە ئەو ئەجر و پاداشی کە دانراوە ئەوەی کەوا بۆ خوا بێ بە پێی شەرعی خوای پەروەردگاریش بێت. اینجا خاڵێکی تر ئەوەیە کە الله سبحانه وتعالى هەر کاتێک عەبدەکەی خۆش بووە چییە موفەقی دەکات حفظی دەکات ئەو زۆر گرنگە زۆر گرنگە و هەروەها کاتێکیش الله سبحانه وتعالى عەبدەکەی خۆش بووە داواکانی جێبەجێ دەکات و هەروەها ئەگەر بێت و پەناش بگرێت لە الله سبحانه وتعالى لە شتێک الله سبحانه وتعالى پەنای دەدا و دەیپارێزێت و دلیلیشە لەسەر ئەوەی کە چییە باسی ئەولیای خوای گەورە دەکات کە ئەوانش کەرامەتیان هەیە و هەر کەسێکیش کەوا ببێتە وەلی و هەر کەسێکیش جەنگیان لەگەڵدا بکە عەزیەتیان بدا ئەوە خوای پەروەردگار معاداتی دەکات و جەنگی لەگەڵدا دەکات. دەچینە خزمەت حەدیثی 39 عن ابن عباس رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم قال
إن الله تجاوز لي عن أمتي الخطأ والنسيان وما استكره عليه. حديث حسن رواه ابن ماجه والبيهقي وغيرهما. لم حديثي ابن عباس كدي قريته وبما رضا ورحمة إخوائي لي كبيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم فرمويتي إن الله تجاوز لي عن أمتي، يعني أم تجاوزا أم لي خوشبونا بهوي كيويا بهوي بيغمرويا صلى الله عليه وسلم وكو بخششيكا. إن الله تجاوز لي يعني بسبب بهوي عن أمتي سيشت الخطأ والنسيان وما استكره عليه. خطأ شيا هلايك ببي قصد، نسيان لبيرچونا، وما استكره عليه كسي كوا زور ليكيك دكات كإيشك بكات أما فرموديش أمش فضل الله يا سبحانه وتعالى لسر أم أمتا جات شن بنشينيكي تيايا حديثة دتشينا خزمتين. الله سبحانه وتعالى بخشي زورة بوم أمتا فضل كاني زورة بسر أمتوا تماشادكي سزاو عقابو حسابي هل قرتوا لسر بندكاني ئەگەر هاتو تووشی ئەم شتانە بێت، ینی ئەگەر هاتو بەهەڵا ئیشەکەی کردبێ و هەروەها لە بیری چوو بێت یان ئەوەتانێکەوە بە زۆر پێیان کردووە، ئەو ئینسانە تاوانبار نابێت، سزا نادرێت، گوناحی لەسەر هەڵگیراوە. بەڵام ئێستا دێنە سەری حەدیثەکە. خطأ وتمان چییە؟ ئەن يرتكب الإنسان العمل عن غير عمد، يعني بەبێ قەست ئەو کارە دەکات، ئەوە پێوترێت چییە؟ هەڵەیەکی کردووە هیچ مەبەستی نەبووەکەوە ئەو هەڵە بکات. نسیانیش ئەوەیەکەوە شتێکە خۆی معلومە پێشتر بەڵام لە بیری دەچێت، یعنی دەزانی ئەو شتە وایە بەڵام سبحان الله ئینسانە لە بیری دەچێت. ئیستیکراهیش چییە؟ ئەوەیەکەوە شەخصێک بێت بە زۆر کردەوەیەکی حرامی پێ بکات و ئەمیش توانای نییە، ئەم مەرجەکە ئەم قەیدەکە، ئەمیش توانای نییە کەوا ئەو کەسە وەک چۆن بڵێ لە کۆڵ خۆی کاتەوە، توانای نییە، ئەو کاتە ئەو ئینسانە تاوانبار نابێت. ئایا ئەمە لە قورئانە باس کراوە؟ ئاەتەکان مطمئن بالئیمان، ئەمە باسی ئیکراهەکە دەکات. زیاتر سەبەبی نزولەکەیش کێ بووە؟ عەماری کوڕی یاسر بوو. باشە، ئەی خەتە و نسیانەکە ئین نەسینا ئەو ئەخطەنا لە کۆتایی سوورەتی چییە؟ بەقەڕەیە، ئەوەکەش لە سوورەتی نەحلە وایە. ئەم سێ عوزرەیە مامۆستا: خەتە، نسیان و مەستوکره عليه. فەوائیدی ئەم حەدیثە: یەکەم، فراوانی ڕەحمەتی الله سبحانه وتعالى لەسەر بەندەکانی کەوا ئەم تاوانانە بڵێن ئەم ئیثمەی هەڵگرتووە لە سەریان. هەر کەسێکەوە ئەگەر هاتوو لەم ڕێگەی ئەم سیانەوە خەتە بێ، نسیان بێ، وما استكره عليه ئەنجامی بدات لە حەقی الله سبحانه وتعالى ئیثمەکە هەڵ ئەگیرێت. وخوای گەورە بێوێتیش عقابیان دەدا، بەڵام ئەوە ڕەحمەتی خوای پەروەردگارە لەسەر بەندەکانی. دووهەم، هەموو ئەو شتانەی کەوا حرام کراوە لە عیبادات و غەیری عیباداتیش ئەگەر ئینسان هاتوو بیکات ئەنجامی بدات بە جەهل و هەروەها بە نسیان لە بیرچوون، ئەمە هیچ شتێکی لەسەر نییە، ئەوەی کەوا متعلقە پەیوەستە بە حەقی الله سبحانه وتعالى. ئەمما حەق الئادەمی، ئەوەی کە مافی ئادەمیە،
فلا يعفى عنه من حيث الضمان. يعني ئەگەر هاتو ئینسانێک بە هەڵەشتێکی کرد ئەوە تاوانبار نابێ، بەڵام سیارەیەک دەشکێنێت. ئایا بڵێ وەڵا بە هەڵە کردومە هیچ زەمانێک نەدات؟ ئەبێت خۆ حەقی کابرایە، کابرا ماڵی وێران بووە، ئەبێت چییە؟ زامن بێت کابرا. بەڵام لە حەقی خوای پەروەردگار یان وەکو چۆ بڵێ تاوانبارە، تاوانبار نابێت ئەگەر خەتەء بێت، باشە، بەبێ عەمد بێت، بەبێ عەمد بێت. ئەم عوزرانە وا دەکات کەوا هەموو محەڕەمات ئەوانەی کەوا حرام کراون حکومەکەی هەڵبگیرێت کە ئەنەهو لەم یەفعەلها، وەکو ئەوتانێک کەوا ئەنجامی نەدابێت و هیچ ئیستیسنایەکیشی تیان نیە. میسالیش بێنینەوە، نمونە بێنینەوە. پیاوێک لە نوێژ قسە دەکات، لە نوێژدایە، لە ناو نوێژدایە قسە دەکات، گومانی وایە کەوا قسەکردن چییە؟ ڕەوایە، جائیزە. ئایا نوێژەکەی بەتاڵ دەبێ؟ نازانێت، نازانێت، جەهلی هەیە، نازانێت، قەسد ینی بەئان قەسد نەیکردووەمە، حکومەکەی بزانێ اینجا بڕاش قسە بکات. خۆ کێشەکە لەوێدایە. ئەگەر حکومەکەی بزانێ باشە، دوای دەڕوادەیکا ئەوە نابێت، ئەوە نوێژەکەی بەتاڵ دەبێتەوە، بەڵام نازانێت. لێرە خەتەئە، یعنی کە غەڵەتی کردووە نەکو ئەوە دوایی ممکنە بچێتە بابی نسیانیشەوە، حکومەکەی لەبیر چووە، حکومەکەی ئەزانێ بەڵام نەبیری چووەکەوە ئەمە ئەگەر بێت و قسە بکەی بە ئەنقەسیشەوە بێ حکومەکەی ئاوهایە لەبیری چووە. بۆ نمونە ئەمە چییە؟ نمونەیەک لەسەر ئەوە. ئایا بەڵگەمان هەیە؟ بەڵگەمان هەیە کە ڕووداوێکە لەگەڵ کێ ڕوویداوە؟ لەگەڵ معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، کە کاتێک یەکێک لە نوێژە چیەکە؟ ئەپژمێت، باشە، کابرا چیاڵێ؟ الحەمدولله، لە ناو نوێژە الحەمدولله. معاویەش بۆ ئەجرەکەی دەستکەوێ ئەڵێ یەرحەموکە الله، ئەمار لە نوێژایە. جا ئەوە چۆن بڵێ ئیتر بێتە شتێکی سیر، چۆن ئاوا تەماشای یەکتری تەماشای معاویە دەکەن، معاویەش هەر لە نوێژ ئیتر وەک چۆن بڵێ عەدالەت لەسەر بڵێن گیانی خۆی چیم کردووە، ئەوەکانی شەڵێن وەک چۆن بڵێ بێدەنگ بە، ئیتر ئاوا جومجۆڵێک دروست دەبێت لە ناو نوێژەکە. لە ناو نوێژەکە تەماشای پەروەردەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و فێرکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەحابەکان کە ئیتر پێی دەڵێن ئاوا بووە، ئەڵێ إن هذه الصلاة لا يصلح فيها شيء من كلام الناس إنما هي التكبير والتسبيح وقراءة القرآن. يعني ئەوە نەبێ بڵێ تووڕە بێ لێ یان ئیتر چاوی بازوکاتەوە لێ چۆن شتێکی ئاوات کردو سەرزەنشتی بکات و ئەوانە نە. ئەم نوێژەیە کاکە، ئەم نوێژە لا يصلح فيها شيء من كلام الناس، يعني ڕەوان نییە تۆ قسە بکەی کەلام الناس، نە، چییە؟ هەمووی الله ئەکبەر کە دەستی پێ دەکا، وانە تەسبیحاتە، تەکبیراتە، قرای قورئانە، فاتحە دەخوێنی، سوورەتەکانی تر دەخوێنی. ئەمەیە نوێژ. ئەمە نوێژ ئەوە نییە تۆ بڕۆی قسەی خەڵکی و کە بڵێ الحەمدولله و توش بزانە خۆ سونەتی شەوانە، بەڵام معاویە نەیزانی ئەجا وها پێشی ئیعادە نەکردەوە، بڵێ نوێژەکەت ئیعادە بکاتەوە. نمونەیەکی تر لەسەر نسیان، پیاوێک نوێژ دەکا لە ماڵەوەی، بۆ نمونە لە ماڵەوەی نوێژ دەکات، سونەت دەکات، دەدرێ لە دەرگا لە نوێژدایە، ئەویش ئەڵێ یان لە مەکتەبە لە هەر شوێنێکە نوێژی سونەت دەکات، لە بیری دەچێکەوە لە نوێژدایە ئەڵێ فەرموو چییە حکمی ئەم کەسە چییە؟ نوێژەکەی تەواوە، قسەشی کردو ئەڵێ فەرموو، بەڵام چییە؟ لە بیری چووە فەلا تەبطل صلاته لأنه ناس ولم يتعمد الإثم. لە بیری چووە و بانقەسی شوای نەکردو و کەوا بڵێ تاوانێک بکات کە تاوانێ بکە. میثال و نمونەی ئیکراهی چییە؟
پیاوێک بە زۆر پێڵێن لە ڕۆژی ڕەمەزانە بە ڕۆژوە نان بخۆ بە زۆر ئەم کەسە کەوا نان بخوات یان خورمایە بخوا یان ئاوێ بخوا چییە حکومەکەی بە زۆر ڕۆژۆکەی ناشکێ باشە لەبەرەوەی بە زۆر پێکراوە بەڵام ئەم پیاوە ئەوەی مقابلەکەی کابرایەکی لاواز هیچ نییە ئەمیش خۆی چوارشانەیەکە یەک بۆکسی لێ بدا دەیفەوتێنێ تەختێکە ئەی باشە ئەمە لێرە ئەبێ بە قسەی بکە ئەزانێت یانێت توانای هەیە کە بە قسەی نەکات ڕۆی بە قسەی کرد ڕۆژۆکەی شکیان ناشکێ دەشکێت بزان سوبحان الله لەبەرەوەی توانای هەیە ئیکرام تەواو توانام هەیە ئەنی بە زۆر پێم نەکا دەتوانم خۆم قوتار کەم ئەوە زۆر بەڕاستی دقیقە و ئەو نمونەش زۆر دێننەوە زۆر دێننەوە ئەوە هەموو کاتێکیش وەکو مامۆستایانیش دەڵێن ئەڵێ باشە سوبحان الله هیچ کات نەما ئیلا لە ڕۆژی ڕەمەزانە ئەو پرسیارانە بکەن باشە پێشتر بۆ پرسیارە ناکەن ئەوانەی کەوا توش دەبن لە ڕۆژی ڕەمەزانە جیماع دەکەن لەگەڵ خێزانەکانیان باشە ئەوە ئەگەر هاتوو لە ڕۆژی ڕەمەزانە تووشی جیماع بوو پیاوێک خۆی ئەزانێت کەوا حرامە وانە حرامە بەڵام نازانێت کەفارەتی هەیە نازانێت کەفارەتی هەیە ئایا ئەم کەسە کەفارەتی لەسەر یا لەسەر نییە کابرا ئەزانێ کەوا حرامە جیماع بکات بچێتە لای خێزانەکەی کەوا هەردووکیان بە ڕۆژون حرامە وانە بەڵام نازانێت کابرا نازانێت کەفارەتی لەسەرە کەفارەتەکەی لەسەر یا لەسەر نییە لەسەرێتی با ئەوەش بێت ینی بڵێ وەڵا ینی کەفارەتەکەی دەمێنێت چونکە ئەم کەسە معزور نییە اینجا بۆیە یەکێک هات بۆ لای پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی هەلەکت لە ناو چووم یا رەسوول الله ئیوتی چی وای لێت کردووە کەوا لە ناو بچی چی وای لێت کردووە کەوا لە ناو بچی ئەڵێ ئەتەیت ئەهلی فی ڕەمەضان و ئەنا صائیم نزیک بوومەوە لە خێزانەکەم جیماعم کرد و من چیم بە ڕۆژوش بووم فەرمووی تەماشا بکەن سبحان الله فەرمووی ئەعتق ڕەقەبە گردن یەکێک ئازاد کە ئەو عەبدانەی کە هەبووە لە کاتی خۆی قالە لا ئەقدیر متوانای ئەوەم نییە یا رەسوول الله لەکوێ بێنم پیاوێک بکڕم و ئازادی کەم کۆی لەیەک بێنم فقال صم شهرين متتابعين ئەمە کەفارەتەکەیەتی وانە 2 مانگ بەسەر یەکەوە بە ڕۆژوو بە قالە لا ئەستەطیع ئەو قوربەسەرە ڕۆژێکەوە ئاتوشی ئەو بە هەلاک چووە اینجا بێت 2 مانگ تریش بە ڕۆژوو بێ بەسەرێکیشەوە فقال ئەطعیم 60 مسکینە ئەمەش بەدیلی ئەوەیە 60 کەس نانیان دەرێ 60 کەسی هەژار مسکین قال ليس عندي بەخۆ ئەوەشم نییە یا رەسوول الله فكل الخصال الكفارة ئەوەی کە کەفارەتە بۆ ئەو کەسە کە ئەو بڵێن تاوانەی کردووە ئەو ئیشەی کردووە لە ڕەمەزانە هیچی نییە هیچی لە توانای ئەودا نییە فجلس الرجل فأتي بمكتر فيه تمر وەک چۆن بڵێ زەمبیلێک یان شتێک ئاوا خورمای تێدا بووە خورما فقال النبي صلى الله عليه وسلم خذ هذا تصدق به كينا أنت مجلسي پیغمبر عليه الصلاة والسلام ئیسا و سەلەکانەیە خورمایەتی ئاو شێوەی ئەوە تی ئەوە بڕۆ بیدە بە خێر و خێرات و بەخشین و فەقیر و فقەرا قال يا رسول الله أعلى أفقر مني يعني لمن فقيرتر بیدەم بەوانە يعني خۆم لە هەمووی فەقیرترم هەژارترم والله ما بين لابتيها أهل بيت أفقر مني نییە يعني ئەوەی چۆن بڵێ لە ناو شاری مەدینە هیچ کەسێک نییە وەکو من فەقیر بێت فضحك النبي صلى الله عليه وسلم الله پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم پێکەنی حتى بدت أنيابه ثم قال أطعمه أهلك کورە بەس هەر بڕۆ تەواو هەر بۆ خۆت بیدە بۆ خۆت و بیبەخشە بە ئەهلی خۆت باشە مامۆستایان ئەویش ڕەحمەتی
پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم وما أرسلناك إلا رحمة للعالمين. اینجا نمونەی تر زۆرە دێنە کۆتایی ئینشاءڵڵا دوای پرسیارەکانیش وەڵام دەدەینەوە. لێرە شێخ دەڵێ شێخ ابن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ وكان شيخنا عبد الرحمن السعدي عبد الرحمن السعدي خاوەن تەفسیری چییە؟ تەفسیری سعدی تەیسیر المنان. ئەڵێ ڕەحمەتی خوای لێ بێ لە مەسائل خلافیەکان چی دەڵێت؟ إذا كان الإنسان قد فعل وانتهى فلا تعامله بالأشد. يعني کاتێک ئینسان کەوا شتێک دەکات تەواو کردیش دەکات ئەڵێ زۆر مامەڵەی مەکە لەگەڵیا بەچی بەتوندی تازە شتەکەی کردووە بەل انظر للأخف وعامله به. بزان ڕێگە چارەیەکی بۆ ببینەوە. بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سبحان الله چەند هێنای هەتا گەشتە ئەو مەرحەلەیە لأنه انتهى ولكن چی بکە لەگەڵیا نەهی بکە کەوا شتێکی جارێتر ئەو شتە نەکات خۆ نابێ حکومەکەی بۆ بەیان نەکەی ئەو کابرا بڵێ کەوا غەڵەتت کردووە ئەوە کارێکە خراپە نەهیە تاوانە ئەبێ پێی بڵێ بەڵام کە ئیسە بۆ نمونە گەنجێک منداڵێکمان مامۆستایان کە هەڵەیەک دەکات تازە کردوێتی ئێخۆ نابێ لەسەر ئەو هەڵە بڕۆم هەرچی گیانەیە بیشکێنم لە ماڵ دەری بکەم ئێوە خراپتر دەبێ یا نابێ خراپتر دەبێت ئەبێ ئینسان بەیانی حکومەکەی بۆ بکە اینجا لەگەڵ ئەوەشا بزانە ڕێگە چارەیەکشی بۆ ببینێتەوە بۆ هەر کابراش بزانە هەر بە مەعاوێش کە ئەم چییە ئەم نوێژەی ئێمە بەڕاستی نابێت کەلامی خەڵکی تیا بێت بریتە لە چی بزانە بەیانی حکومەکەی بۆ دەکات بەڵام بە غیر مباشریش پێی دەڵێت جارێتر ئەم شتە نەکەیت جارێتر ئەم شتە نەکەیت چکە وارد نییە نەهی لێ کراوە. بەم شێوازە دێنە کۆتایی وانەی ئەمڕۆمان داواکارم لە خوای پەروەردگار زیاتر فەهممان پێ بەخشێ زیاتر علممان پێ بەخشێ بۆ ئەوەی ئیشی پێ بکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.